هەر لەبارەی کۆنگرەی لە قیاولێری سندیکایاندا زیێرانی کوردستان لەگەڵ میوانەکەم قسە دەکەم بەڕێز دکتۆر فەرمان خەلیل سەرۆکی لیژنەی باڵای ئامادەکاری کۆنفرانسی سندیکایاندا زیێرانی کوردستان لەگەڵم دەبێت دکتۆر سپاس کە لەگەڵ کوردستان 24 با سەرەتا بپرسین لە دوای 26 ساڵم کۆنگرەیە گیرا بۆچی کۆنگرەکەتان ئەوەندە دواکەوت؟ سەرەتا سپاس بۆ بەڕێستان یەکەم کۆنگرێ لە ساڵی 2000 ئەنجام درا و کۆنگرەی دوم ئێستا کە ساڵی 2026 واتە دوای 26 ساڵ بەهۆی ئەو زولفانەی کە لە ڕابردوو هەبوو ئەو قەیران و کێشانەی کە هەیە و هەروەها یەکنەگرتنەوەی سندیکای ئەندازیاران و کێتی ئەندازیاران کە دوو سندیکا لە کوردستاندا هەیە نەتوانراوە لە کاتی خۆی لە کۆنگرەکە ئەنجام برێ بەڵام ئەوی مای خۆشحاڵی و خۆشبەختانە ئەمڕۆ کۆنفرانسی لقی هەولێری سندیکای ئەندازیارانی کوردستان ئەنجام درێت کە بە گروتینێکی باش ژمارەیەکی زۆر لە ئەندازیاران ئەمڕۆ ئێستا ئامادەن و بەشداری دەکەن لە دوم ڕۆژ لە دومین هەڵبژاردنەکەیمان لقی دهۆک بوو ئەمڕۆ پێشکە لقی هەولێر هەڵبژاردنی کۆنفرانسی خۆی ئەنجام بدات. باشە دکتۆر فەرمان مەرجی بەشداری لە کۆنفرانسی سندیکای ئەندازیاران چییە و پێوارانە چییە کە دیاریتیان کردو بۆ کەسانی ئەیانەوێت لەم کۆنفرانسەدا بەشدار بن؟ بەڵێ سندیکای ئەندازیاران لە لقی هەولێردا زیاتر لە 70,000 ئەندامی هەیە بەڵام هەر ئەندازیارێک کە ئەندام لە لقی هەولێر و هەروها ناسنامەکەی نوێ کردوتەوە مافی دەنگدانی هەیە بۆ ئەم بەبەستەش زیاتر لە 8,024 ئەندازیار مافی دەنگدانیان هەیە و مافی بەشداریکردنیان هەیە لە هەڵبژاردننی ئەمڕۆکەدا و هەم نوێکردنەوەی ناسنامە و هەڵگرتن و پێبوونی ناسنامەی ئەندامەتی سندیکای ئەندازیارانی کوردستان ئەم دوو مەرجە هەیە بۆ ئەوی بتوانێت هەر ئەندازیارێک بەرداری بکات لە پرۆسی هەڵبژاردندا. باشە ئایا هیچ گۆڕانکاریەک لە پەیکەری سندیکای ئەندازیاران دەکرێتەوەی کە پێشووتر هەبووە لەگەڵ ئێستا هیچ ئاڵوگۆڕێکی بەسەردا دێت؟ بەڵێ کۆنگرەی یەکەم وەک باسمان کە لە ساڵی 2000 کراوە ئەو کات تا ئێستا کۆمەڵێک بەش پسپۆڕی لە کۆلیژە ئەندازیاریەکان زیادی کردووە بەشەکانی نەوت و کۆمپیوتەر و کیمیایی یاخود کۆمەڵێک بەشی تر هەیە کە لە پێشوودا نەبوو ئێستا ئەمە پێویستیەکە کە دەبێت سندیکای ئەندازیاران لە پەیڕەوی نوێی کە لە کۆنگرێدا پەسەند دەکرێت تەواوی گۆڕانکاری لە هەیکەلەی خۆیدا بکات کە بریتە لە پێکێنان یاخود دروستکردنی هۆبەکان و پێی پسپۆڕیەکان و هەروەها دروستکردنی بەشەکان لە ئەنجومەنی سندیکادا و لە شارەکاندا کە چاودێریکردن یاخود بەشی نووسنگەی ئەندازیاریەکان کە ئەمانە هەموو ئەو بەشانە کە پێویستە لە کۆنگرەی دومی سندیکای ئەندازیارانی کوردستاندا جێگای بکرێتەوە و لە کۆنگرەدا لە پەیڕە و پرۆگرامی خۆیدا کە هەیە پەیڕەوی ناوخۆی ئەمانە هەموو دووبارە ئامادەکاری بۆ کراوە ڕۆژنووسەکەی ئامادە کراوە و ئەندامانی کۆنگرام گفتوگۆ دەکەن و خاڵە لاوازەکانی لا دەدرێت و خاڵە جابەکان دێت و لە کۆتاییدا بە کۆی ئەندامانی کۆنگرا و پەیڕەوی نوێی سندیکای ئەندازیاران پەسەند دەکرێت کە بگونجێ لەگەڵ سەردەمی ئێستادا و لەگەڵ پێشکەوتنەکانی تەکنۆلۆژیا و ئەم گۆڕانکارانێکە هەیە بۆ ئەوی بتوانێت سندیکایەکی کاراتر و کاریگەرترمە هەبێ لە ساڵانی داهاتوودا. باشە کەواتەمە بەستانەوەیە کە پەیڕەوی ناوخۆی سندیکای ئەندازیاران لەم کۆنگرەیەدا هەموار دەکرێتەوە ئەگەر پێمان بڵێ گرنگترینەوە خاڵانە چییە کە پێویستە دەستکاری بکرێت یا هەموار بکرێتەوە بۆی کە وەکو ئاماژەت پێکرد بە پێی پێویستیەکانی سەردەم باوکات ئامانجەکانی سندیکاکە بگونجێت و بەرەو پێشەوە بچێت؟ بەڵێ ساڵانە یاخود لەگەر تێپەڕبوونی کاتدا تەکنۆلۆژیا دەچێتە ناو هەموو جوگەکانی ژیاندا ئەمەش کە ئەندازیاری یەکێکە لە کاریگەرترین بەشەکان کە هەموو لە ڕووی کارگەکان یاخود لە ڕووی تەکنۆلۆژیای برێن بەشی بۆ نمونە تو لە ساڵانی پێشووتەنیا بەشی کۆمپیوتەرتە بوو بەڵام چەند بەشێک لە کۆمپیوتەر هەیە بەشی AI هەیە بەشی تەکنۆلۆژی زانیاری هەیە گەیاندن هەیە یان لە ئەندازیاری شارستانی پێشوو تەنیا ئەندازیاری شارستانی بەڵام هەر لە شارستانیدا ئێستا تۆ بەشی شارستانی ڕێگاوبانت هەیە ئەوروپێوی تێ بەنداوەکانت هەیە جیۆتەکنیکت هەیە ئەمانە هەموو بریتێ لە بەشەکان ورد دەبێتە بۆ پسپۆڕی ورتر بۆیە دەبێت سندیکای ئەندازیارانی کوردستان لەگەر ئەم بەرەو پێشچوونەوە لەگەر زیادبوونی ئەم بەشانێکە لە بابەتە ئەندازیاریەکاندا هەیە لە ڕووی تەلەرسازی و دیزانی ناوەخۆ دیزاین دەرەوە یاخود نەخشە سازی شار ئەمان هەموو بەشە نوێیانە کە لە کۆلیژەکاندا ئێستا بوونی هەیە بۆیە پێویستە پەیڕەوی ناوخۆ یاخود پەیڕەوی کە لە کۆنگرێدا پەسەند دەکرێت هەموو ئەو شتە نوێیانە تێدا جێ بکرێتەوە و هەروەها چەسپاندنی مافی ئەو ئەندازیارانی کە لە کەرتی تایبەتدا کار دەکەن
و دانانی سندوقی خانیشن ئەمانە کۆمەڵێک شتە لە کۆنگرێتدا گفتوگۆ دەکرێت و جێگیر دەکرێت بۆ ئەوی سندیکا لە ساڵانی داهاتوودا بتوانێت داکۆچیکارێکی باشی ئەندازیاران و تەواوی ئەندامانی زۆر باشە دکتۆر فەرمانەکرێت لە کۆتاییدا پێمان بڵێ ئێستا ژمارەی ئەندامانی سندیکای ئەندازیاران چەندە و هاوکات مەرجی بوون بە ئەندام لە سندیکاگەدا چییە؟ بڵێ تا ئێستا سندیکای ئەندازیارانی کوردستان 27,000 ئەندامی هەیە لە تەواوی لقەکانی لە شارەکانی کوردستاندا بە تەواوی لقەکانیەوە و هەر کەسێک یاخود هەر ئەندازیارێک کە بیوێت ببێت بە ئەندام لە سندیکای ئەندازیارانی کوردستان پێویستە دەرچووی بەشێکی ئەندازیاری بێت لە یەکێک لە زانکۆکان و بڕوانامەیەکی پسەندکراوی لە وەزارەتی خوێنی باڵا پێشکەش بکات بۆ ئەوەی کە بیاوێت ببێت بە ئەندام لە هەمان کاتدا پابند بێت بە پەیڕۆ و پرۆگرام و یاساکانی تایبەت بە سندیکاکان کە سندیکای ئەندازیارانی کوردستان یاسایکی تایبەت بەخۆی هەیە پێویستە پابند بێت هەم بە یاساکان وەروها ئەو بڕوانامەی کە پشتگیری دەکات دەیسەلمێنێت ئەوە دەرچووی بەشێکی ئەندازیاریە یەکێک لە زانکۆ حکومیەکان یاخود تایبەتەکان لە هەرێمی کوردستاندا. زۆر باشە سپاس دەکەم دکتۆر فەرمان خەلیل سەرۆکی لیژنەی باڵای ئامادەکاری کۆنفرانسی سندیکای ئەندازیارانی کوردستان لە هەولێرەوە لەگەڵم بووی. سپاس دکتۆر.